بۆ قسەکردن لە بارەی خۆپارێزیەکان لە تای خوێنبەربوون و هەر نەخۆشیێکی دیکە بەتایبەت کە ئێستا جەژنی قوربانە هاوڵاتیان خواردن و خواردنەوەیکی زۆر و شیرنێکی زۆر ئەخۆنەوە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆرە بینە هەڵکۆ ئەحمەد شەوقی پسپۆڕی پزیشکی تەندروستی کۆمەڵ. دکتۆرە سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش جەژنتان پیرۆز بێت. هۆکار چییە کە وەک وەزیری تەندروستی باسی کات باش سپاس هۆکار چی وەکو وەزیری تەندروستی باسی کات کە لە یەک لە دوای یەک توشبوون بە تای خوێنبەربوون زیادی کردووە؟ بەڵێ بەخۆی پەتای خوێنبەربوون بەڕاستی ئەم ساڵ بەرەو زیادبوونە چێ حاڵاتەکان هەر لە هەموو عێراقانە کارتەنها لە کوردستان و بەخۆی هەر لە ڕێگەی گەنەوە ئەگوازرێتەوە لە مرۆڤ لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ و هەروەها لە نێوان ئاژەڵەکان و بڵین ئەکتیڤیتی و هەڵسوکەوتی گەنەکانی زیاتر لە وەرزی گەرما زیاترە بۆیە مەترسی هەیە کە هەرتا بەرەو گەرما بڕۆین لەوانێ حاڵات زیاتر بێت. باشە دکتورە بینا دڤان شەرت و مەرجاندا کو حتا گەرما زیێدەتر بیتن ji xwe destpêka havînê ye ev haletê dêzêdetir bin. Mînak em bêjin li ser birxaneyan ew qasî ku dihêta daxwazkirin yani xelek naçîtin bû nimûne qurbaniyan serjêket. Hêşta xelek ew bîr û bawer heye divêt li ber dergehê mala wan qurbaniya xwe serjêken. Te çi bû wan heye؟ بەڵێ بەخۆی ئێستا بەڕاستی لەبەر مۆزوعی تای خوێنبەربوون قەدەغە کراوەکە لە ماڵانە سەر ببڕێ تەنها لە سەربەرخانەکانە بێ لەبەر ئەوەی ئەو گۆشتانەی ئەوێت تۆ ینی فەحس کراوە دڵنیا کراونەتەوە کە ئەوە هیچ نەخۆشیەکی نییە و هیچ توشبوونێکی نییە لە ئەوانەی لە ماڵان ئەکرێ بەڕاستی لەوانەیە سەرچاوەیەکی نادیارە لەبەر ئەوە باشترە لە سەربەرخانەکان برێ. بەڵێ دکتۆرە وەک تۆ باسکردکاندێکی وا باشترە لە سەربەرخانەکان بێ بەڵام هەندێکی بیر و باوەڕی وایە کە دەڵێ دەبێ لە نێو ماڵەکەی خۆمان منەوە قوربانیە بکەم وە ئەم گۆشتەش بڵاوە کاتەوە بە نێو خەڵکدا و ڕەنگە نەخۆشیشی پێوە بێت و ڕەنگە پێشیەوە نەبێت ئەوەی لە سەربەرخانەکانەوە ئەوەشی کە لە ماڵان نەکرێت کاتێ برێت بۆ ماڵێک خەڵک چۆن مامەڵە لەگەڕم گۆشتە بکات بۆ ئەوەی ئەگەر نەخۆشیێکیشی پێوە بوو خۆی لێ بپارێزێ. بەڵێ بەخۆی لە هەمووی گرنگتر کە نابێ ڕاستەوخۆ هەرکە هات یەکسەر معاملەی لەگەڵا بکرێت تا چەند سەعاتێک لە ناو ساردکەرەوە دابنرێ ڕاستەوخۆ تەعاملی لەگەڵ نەکرێ و ئەو کاتێک کە هاتی لەتەکەی بکرێ و تەعاملی لەگەڵا بکرێ دەستکێشی لە دەست بێ بەتایبەت ئافرەتی ماڵ چکە ئەگەر ئەو گۆشتە هەڵگر بێ ئەبێتە هۆکاری گواستنەوە لەو کاتە ئەگەر خانمەکە کە چاکی ئەکات دەستی برینار بوو بەریکەوت. لەگەڵ کوڵاندنەکەی زۆر ضروریەت ئەگەر گۆشتەکە نەخۆشیش بێ کە کوڵێندرا بە جوانی هیچ مەترسی نامێنێ. باشە دکتۆرە بینەوە بزانم تۆ زۆر لە زمانی منیانژی هەڤووکە من تێناگەهی ببادینی کورمانجی لەمە من بە سۆرانی یان بێژین بە سۆرمانجی قسە تۆزێکتی ئەگەم باشە زۆر باشە من هەستم پێ کرد لۆیە گوتم بە داڤوکێکە بگۆڕم. دکتۆرە بینا ئێستا زۆربەی خانمان لە ماڵەوە هەڵسو کەوت دەکەن لەگەڵ گۆشتا بوو نمونە ئێستا لە جەژنی قوربانە جیران گوشتی لە بوو جیرانی خۆیدا بە خانمان کو هەڵسو کەوت لەگەڵ ئەو گوشتە بکەن ئایا تێکەڵیکەن لەگەڵ گوشتەکەی تریان ئی خۆیان لە ماڵێ یانیشنا؟ بەخۆی باشترە بەجیا بێ ئەو و لە هەمووی مهمتر وەکوتمان نابێ یەکسەر یعنی هەر هێنایانەوە یەکسەر پارچە پارچەی بکەن و تعاملی لەگەڵا بکەن نەخێر ئەبێ هەڵگرێ لە ساردکەرەوە کە هیچ نەبێت 4-5 ساعت لە ساردکەرەوە بێ یان مەثەڵەن شەو تا بەیانیەکەی ئەنجالت لەتەکەی بکەن لەو حاڵەتی ئەگەری گواستنەوەکەی زۆر کەمتر دەبێت. بەڵێ بەڵێ دکتۆرە بەدەر لە پرسی تای خوێنبەربوون خۆمان زانین لە جەژنی قوربانە خەڵک هەر لە سەر ڕێبەیانی و دەستەکات بە خواردنی شەور و قورس و جگە لە خواردنی شیرینی و شەربەت و چەند ئاشتی دیکە چی بکەن بۆ ئەوەی خۆیان بپارێزن و چۆن مامەڵە بکەن لەم ڕۆژانەی جەژنە وا بکەن کە تووشی هەندێک حاڵەتی تەندروستی نەبن و تەندروستیان تێک نەچێت؟ بەڵێ بەخۆی ئەمە دووشت هەیە یەک طبعاً دڵنیابی لە سەرچاوی خواردنەکەت یعنی مەثەڵەن کە بڵێن کە خواردنی خۆماڵی بێ ئەبێ لە شوێنێک کە سەرچاوەکەی زانراو بێت ئەو طبعاً زۆرخۆریەکەش تەئسیرەکە وەکو بڵێن یعنی بە معقول و بە متەوەسط خواردنەکەیان بخۆن.
باشە جگەلەوەی ینی لە ئێستادا هەر ماڵێک کە دەڕویە دکتورە بینا دەڵێن نابی دەبێ شتێک بخۆی دەبی خواردن بخۆی بە تایبەتی و بۆ ئەو کەسانەی کە تەمەنیان زۆرە لە بۆ مناڵان چه ئامۆژگاریەکتان هەیە چۆن خۆیان بپارێزن؟ بڵێ بخۆی طبعاً لە جژنە شیرینی زیاتر پێشکەشەکرێت شیرینیەکە چەند بکرێکەکەم بکرێتەوە ڕاستە میوان ناریە و لەوانەیە ئەو کەسە وەکو بڵێن عاجزی بێ یان شتێک لە نێوماڵانە نەخێر ئەبێت شتێکی کەم بخورێ لەو ماڵانە و تەقدیری ئەوە بکرێت کە ئەگەر کەسێک بەتەمەن بێ یان نەخۆشی هەبێ یان نەخۆشی شەکرەی هەبێ ئەوانە نابێ ئەوەنە شیرینی بخۆن. باشە گەلک هەروەها شتی چەور و شتی قورسیش. بەێ گەلک سپاس دکتورە بینا هەڵکۆ ئەحمەد شەوقی بسپورا پزیشکێن تەندروستی سپاس دکتۆرە.